لە ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئاسایشی هەولێر ڕێگری لە ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی کرد بۆ ئاشکراکردنی ئەنجامی ڕاپرسێک کە لەسەر گەندەڵیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی کردبوو. بەرپرسی نووسینەوەی راپۆرت و ڕاپرسی لە ڕێکخراوەکە دەڵێت هەرچەندە ئێمە هەموو بەڵگەیەکمان خستە بەردەم ئاسایش کە چالاکیەکەی ئێمە نایاسایی نییە، بەڵام ئەوان پێیان گوتین لە سەری خۆمانەوە فەرمانمان پێکراوە نابێت بە هیچ شێوەیەک دەرئەنجامی ڕاپرسیەکە ئاشکرا بکەن. دوای وتوێژێک هەموو مستەمسەکاتی ڕسمی مۆڵەت پێدراوی دەستگاکەمان پێپشاندان ئی ڕێکخراوەکەمان کە ئێمە بە شێوەیەکی فەرمی تۆمار کراوین لەگەڵ ئەوەی کە لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان لە ئۆفیسی ڕێکخراوەکەمان کە پێویستی بە هیچ مۆڵەتێکی تر نەدەکرد بە شێوەیەکی قانونی ئیشەکەمان دەکرد. دایانگوت حەق بە ئێوەیە، بەڵام ئێمە بڕیاری ترمان پێدراوە، یعنی ئەو ناتوانین مۆڵەت بەو چاڵاکیە بدەن. دەبوایە دەستگا ئەمنیەکە حکوومەتی هەرێم دەستخۆشی لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بکەن کە دێن ئاست و حەجمی گەندەڵی لە هەرێمی کوردستان دەردەخەن. پێویست بوو دەستخۆشی، بەڵام ئەوڕۆ ڕێگریان لە ئێمە کردووە. بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان، هەر ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی ئەگەر چالاکیەکی ئەنجامدا پێویستی بۆ وەرگرتنی مۆڵەت نییە لە هێزە ئەمنیەکان، بەڵام ئەوەی جێگەی سەرسوورمانە هێزە ئەمنیەکان کار بەو یاسایان ناکەن. سەرۆکی لێژنەی داکۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان لە سەندیکای ڕۆژنامەنووسانیش دەڵێت ڕێگریکردن لە ئازادی دەربڕین کاریگەری خراپی دەبێت لەسەر ناوبانجی هەرێمی کوردستان، بۆیە پێویستە هێزە ئەمنیەکان بە سیاسەتی خۆیان دابچنەوە. پێشێکاریەکان ئەوەندە زەقت هیچ پەیوەندی بە مۆڵەت وەرگرتن نییە لە وەزارەتی ناوخۆ، بۆیە تەماشا دەکەی بەداخەوە ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان تیرۆر دەکرێت، ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان لێی دەدرێت، کەرستەکان و کەلوپەلی ڕاگەاندی لێ دەشکێندێ، هاردەکانیان دەبرێندێ. ئێمە دەڵێن کە ڕۆژنامەنووسان دەبێ ئاگیان لە خۆیان بێ زۆر بە وردی کار بکەن لە بەرامبەر ئەوەی کە شتێکی نەخوازرا و ڕوونەدا لە نێوان ئەو چەک بەدەستانەی کە لە هەرێمی کوردستان لێرە و لێوێن دەرێ بە ناوی پاراستنی ئاسایش و کۆمەڵە کشتی دیکە. ڕۆژێکی ئەوەندە نالەبارە بۆ کاری میدیا لە هەرێمی کوردستان، ئەوەندە ڕۆژێکی ڕەشە شکۆی ڕۆژنامەنووسی کوردی بەڕاستی کەوتۆتە ژێرپرسیار و لەکەدار بووە لە بەرامبەر ئەوەی ڕۆژانە ڕۆژنامەنووس لە کەناڵەکان دەردەکرێن، نان بڕاو دەکرێن. ڕێگریکردن لە ڕێکخراوی ستۆپ بۆ ئەنجامدانی چالاکیەکانی لە ڕۆژی جیهانی گەندەڵی لە کاتێکدایە ماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان بە قورسی لە سەرجەم سێکتەرەکان بە تایبەتی نەوت و دارایی تووشی پەتای گەندەڵی بووە. بەڕای چاو دێرانیش هیچ دەرمانێک بۆ ئەو پەتایە کە حکوومەت تووشی بووە نییە، جگە لە دادگایکردنی سەرجەم گەندەڵکاران لە دادگایەکی بێلایەنە و دادپەروەرانە و بە سزا گەیاندنیان نەبێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.